بەڵام بەڕێزان لە تەوەری یەکەمی ئەمڕۆی بەیان باش کوردستان لەگەڵتانە مین سەبارەت بە پەیوەندی خۆراک و وەرزشی لە جوانی و زۆر کات باس لەوا کرێت کە کەسێک کە بێوێت وەرزشی لە جوانی بکات بانی گرنگ نییە بۆی کە هەر جۆرە خۆراکێک بخوایە هەر چۆنێک خۆراک بخوا بۆی کە کاریگەری لێ نەکا. ئێمە لەم بابرەوە کاک بەهێز جەمال ڕایەنەری لە جوانیمان لەگەڵە کاک بەهێز بەیانیت باش و بەخێر بێی. ئەمە سەرتاوا دەست پێکەن ینی ئەوەی کە لەباری لە جوانیەوە باس کراوە ینی گەر کەسێک وەرزشی لە جوانی بکات ینی وا باوەکاڵن هیچ شتێکی بۆ گرنگ نییە بارە زوو خواردن بخوات شتێک کە پرۆتینی زۆر تیاوە بیخوا. ئەمە تا چەند لە ڕووی تەندروستیەوە ینی ئاساییە. زۆر سپاس میوانتان دەکەم سپاسدانەکەم. یاری لە جوانی خۆی یارێکی عالەمیە لە عالەمە بەناوبانگە. ئەم یاریش بە زۆری کەوتێتە سەر ئیسراحەت و خواردنی باش. ئەو خواردنانەی کە دەیخۆی دەبێت ئەو خواردنانە کە دەیخۆی ڕێژێکی زۆر پڕۆتینایی تایە وەکو ماسی وەکو بڕۆکلی سنی مریشک ئەم شتانە زۆر بۆ یاری ئاسنن پێویستە. ئەو کەسانشی کە نەوێت کێشیان داوەزێنن دەبێت لە کاربۆیدرات بن لەگەڵ چاوری و شیرینی بۆ تەنجار ئەبێ کێش دابەزێن اینجا دەست بکەن بە ئەو کەسانی کە کێشیان قەڵەوە دەبێت کێشان داوەزێنن هەر بە ڕێکردنەوەی سیستەمی خۆراکیان ئەبێ وەرزش بکەی و سیستەمی خۆراکەش چاکەیت اینجا کێش دابەزە و اینجا دەست دەبێت سیستەمی خۆراکەکەت باشە اینجا دەستکەی بۆ وەرزشکردن. سیستەمەکە چۆمێ باش دەبێت لە کاربۆیدرات و چاوری و شیرینی بەدەوروی چکە تۆ کاتێک یاریەکەیت ئۆکسیجنێکی زۆر دوانەسوورێکی زۆر فڕە دەدەیت ئارەقێکی زۆرەکەیت کاربۆیدرات و دەبێت کاربۆیدرات و شیرینی و چاوری تەرک بێت. کاک بەهێزانی کەسێک هەیە وەلای تۆ بڵێن کێشی زۆرە ئەوێت پێت ینی بەر لەوە کە یەتە لای تۆ ڕێنمایەکانی بۆ هەنووسیتەوە چۆن ئەو بەڵێ ڕێنمایانانی بۆ دەنووسین. ئێمە دوو نەوع یاریمانەیە بەڵدی بۆدینگمانەیە فیتنسمانەیە. ئەوانەی کە یانوێت فیتنسکەن دەبێت بە ڕێژێکی زۆر ئەو خواردنانە تەرک بن کە کاربۆیدراتێکی زۆری تایەت دەبێت کێشان داوەزێنن. ئەو خواردنانە کە تەرکن دەبێت برنج تەرکبات کاربۆیدراتێکی زۆری تیا لەگەڵ پەتاتە لەگەڵ شیرینی و چاوریش دەبێت تەرکبات کێشان داوەزێنن. فیتنس کەس هەیە باس لەوە کاڵن بۆ ئەچم بۆ یاری ئاسن ئەبێ مۆز بخۆم برنج بخۆم هێلکە بخۆم ئەو کەسانی کە زەعیفن پێویستیان بە کاربۆیدراتە ئەبرێ کێشان سەختن. ئەو کەسانێکی قەڵەو ئەیانێت کێشان داوەزێن دەبێت کاربۆیدرات تەرک بن. یعنی ئەوەی کە کێشی لاواز بێ ئەبێ کێشەکەی تۆزە قەڵەو بێت اینجا دەست بکە بە یاری ئاسن. کێش ئەبێ چەند بێت بۆ یاری ئاسن کێشەکە چەند باشە لە چەند کیلۆوا بێت؟ کیلۆکە دیاری نادا. ئێستا هیوایە من تەلەفۆن بواتوە 55 کیلۆ تەلەفۆن بواتەوە 60 کیلۆ تەلەفۆن بواتە 70 کیلۆ یان ئەیانەوێت تەلەفۆن بواتە 120 کیلۆیە ئەیانەوێت کێشیان دابەزن. دەبێت ڕاکردنی بەردەوام بکەن لە یاری وەرزشی فیتنسەکان بەردەوام بن جا کاربۆیدرات تەرک بن ئەنجا ئەیانەوێت کێشیان دابەزن دوای ئەیانەوێت بیکەن بە ماسوولکە کە کردیان بە ماسوولکە ئەبێت کاربۆیدرات سەرخیت مادانەی کە کاربۆیدراتی تایە دەبێت بیخۆیت اینجا ماسوولکێکی جوان دەڕێت. تۆ بەسە لە خۆراکە ئەنی ئەو خۆراکانە کرد کە هەنی هەموو کەسێک لە ماڵەوە دەستێکەوە کە بیخوا بەس هەنی زۆر جا باس لە پرۆتینێکی بەکارێن لێوانە ئەگیراوەیەکە ئەوە چۆن ئەوە ئەو پرۆتینیان وەڵا چۆن ئەنووسرێ ئایا لە ڕووی تەندروستی و شتێکی ئاساییە؟ وەڵا لە ڕووی تەندروستیەوە زۆر باش نییە. ئەو خواردنانە ئەوانە خواردن باشە پرۆتین باش نییە. ئێستا خواردن چی ینی پرۆتینی زۆرتیا بڕۆکلی پرۆتینی زۆرتیا لەگەڵ سنگی مریشکات تو کاتی ئەو پرۆتینە ئەخۆیت یان ئەیکەیت بە ئاوت فڕێ مەبەستی گیراوەکەیوانە بەڵێ بەڵام کاتێک کە تۆ سنگی مریشکیان بڕۆکلییان سنگی ماسی خۆیت ئەو جسمە وەرێگرێت هەر چۆن بێت وەرێگرێت بەڵام پرۆتینەکەوان نییە. ئەوەنە خواردنەکە باشە پرۆتینەکە باش بۆ باوە بۆ کە کەسێکات بۆت یاری لە جوانی ینی زۆربەی کات ئەمە شتێکە باوە ینی هەر پرۆتین ینی خەڵ زۆر باسیەکە لای خۆت لە ماڵێن لە هۆڵەکەی خۆت ئەمە ئێڵیت وەڵام من ئەوەنە ینی ڕێنمایی خواردنی باشە من ڕێنمایی پرۆتینە نایەمێ ینی پیانڵام ئەو خواردنانە بخۆن ڕێنمانی باشێنێ بەڵام ئینکارەکە دای پرۆتینەکە بیش بۆی نانووسم
هەر خواردنە باشەکەی بۆ دەنووسن ئەوە خواردنی بۆ دەنووسم یعنی میوە بەکارێن بەڵێ بەڵێ میوە شتێکی زۆر باشە سا بەیانیان پێویست بە بەیانات پێویست بە سپێنێلکەیە لەگەڵ میوە زەردێنەکە ینی ئەو زەلامەن کە قەڵەون نابێت زەردێنە بخۆن ئەمانەی کە مەسەلەن زەعیفن تۆن بە ڕێژەیە کەم بیخۆن بەیانیان پێویست بە 6 سپێنێلکەیە لەگەڵ بەڵێ 6 سپێنە هێلگە لەگەڵ کوپێ شیرە ئیتر پەنیر هەیە پەنیری کیری پێ دەڵێن پاکەتێکە بۆ کەسانی کە مەسەلەن زەعیفن ئەیانە بیکەن بە ماسوولگە یاریگەن ئەم جۆرە پەنیرە ئەو پەنیرە ڕێژەیەکی زۆر پرۆتینی تایە پەنیری کیری پەشتێکی زۆر باشە ستا خۆم جاری وایە بەیانەن دوو پاکەتە خۆم لەگەڵ کوپێشی و سپێنێل بەڵێ لەبەرەوەی کێشم سەرخەم ینی حەجم مەوێت بەشداری پتوڵاتی بکەم باش دوو پاکەت زۆر نییە چونکە هەر پاکەتی 6 دانەی تایە بزانم نا پاکەتی وایە 16 دانەی تایە پاکەتی وایە 16 دانە پاکەتی بەیانی وایە دوو پاکەتە خۆم لەگەڵ کوپێ شیرە ینی تۆ کاتە 16 32 بەڵێ 32 خۆی و کەمەشتان هەر باریکە بوو کاکە زۆر جار باز لە هەڵی ئەو فێرخوازاناکرێکە لە یاری لە شوانیەکەن لەبەرەوەی کە ڕاهێنەری ئەم وەرزشەیت کامانن ئەو هەڵانی کە ئەو وەرزشوانانی کە ئیکەن لە ژوانیە کە خەڵە باوەکانیان چییە؟ سا و کەسانی کە یەن بۆ لای من لە سپۆنسەنتەر یان بۆ وەرزش تر کە سەرەتا باس یارەکەکەن یەکسەر دەڕۆم بە پرۆتین و هۆرمۆنات و یەکسەر باسم شتانەکەن چکە شتەکان ئام ینی بڵاو بۆتەوە ئەم شتە لە جوانیە دەبێت بۆ شتان بە دوور بیت دەبێت ئەوەنە خواردنی باش بێت لەو شتانەوە بە دوور بیت سا پرۆتین خۆی پرۆتینی باش لە کوردستانە بەخوا زۆر کەمە بە ڕەشێکی زۆر کەمە لە کوردستان هەمووی ساختەکاری هەمووی لە بەغاوەیە لە تورکیاوە هەڵێ بچڕن و ئاردی تیەکەن تێکەڵی موادی تریەکەن تێکەڵی هۆرمۆناتێکن ئەم شتانە شتێکی باش نییە داوا لەو گەنجانن کە یاری دەکەن با لەو شتانەوە بە دوور بن چکە بەخوا باش نییە ئەو شتانەی کە ینی زۆر پێویستە بۆ جسم خواردنی باشە لەگەڵی شاوەرزشەکە بەڵێ دەبێت ئەوەنە خواردنی باش بێ پێویست بە پرۆتینەکە نییە کاک بێز ئەوەی کە تۆ ڕێنمایەکان پیانەڵێ مەسەلەن خۆراکەکەیان بۆ دیارێکی بەڵام لە بەرامبەرەوە بێ وەرشەکە بە تەواوی بکەن دەبێت ئەو وەرشە تەطبیقەکەن اینجا من خواردنی باشان بۆ نووسم بەس شتێک ینی هەندێک کەسەیە کە هاتووە مەسەلەن بە زووی یاریەکە پێوەی دیاری نایە بەڵام خەڵکێکی هەیە جیاوازە پاش چەند مانگێک هەستەکەی کە یاریەکەکە ئەمە بۆ چێگەڕێت بوونێتی ئەو کەسە کەوتووە بوونێتی ئەو کەسەی وایە کە هەیە بۆ یاری بوونێتی جوانە ینی یارەکەی بە مانگێک فەرقەکە بە دوو مانگ فەرقەکە بە سێ چوار مانگ یعنی لە شولارێکی زۆر جوان دەرەکات بە بوونێت کەوتووە بوونێتی ئەو کەسە ینی ئەو کەسەش کە ینی کەتی بۆ یاری بوونیەت یان التیزامی ئەو کەسە بە یاری و بە خواردنەکەی بەڵێ ینی خۆی بوونێتی وایە بوونێتی جسمی وایە بە ینی ئاسن هەڵکەوتووە ئەم جسمێکی جوانی پێوەیە بەڵام کەتی بۆ یاری عین تەنزیمی خواردن و یارەکانەکات بە 4-5 مانگ لە شولارێکی زۆر جوان دەرەکات کاک بەهێز ماشەڵڵا شولاری ئێوە زۆر جوانە بەڵام ئێوەکو ڕاهێنەرێک هیچ بەشداری هیچ بتۆڵەیەکتان کردووە بە نیازم بەشداری بتۆڵێت گیان لەم 12 دەبوو بەشداری بتۆڵی فیتنسی عێراقم کرد لە شارێک هەڵگۆگرا بەڵام کە توانین پلەکەمە دەستبێنم ئەساقم 36 منافسم هەبوو لە تاقیم سڕێگا دوانە خەڵکی قەتەر بوو دانەگەن خەڵکی دوبەی بوو تر ئەوەکەش خەڵکی مۆست و بەغا و ئەمان دیقانە بوو ئەنی هەمووی بە ڕێژێکی زۆر پارەی لە خۆیان سەر کرد بوو بە ڕێژی کەم ماڕ خۆم ئیشمەگرۆ لە خۆمان سەر مەگرت کە توانین پلە یەکەم بەدەستبێنم لە سەراستی عێراق لە فیتنسە سەرکەوتووی بتۆڵێکە هەیە کە بەشداری یان بەڵێ مانگی سێ لە وڵاتی قەتەر دەبێت کاکێ بەهێز لە باڵێن لەو وەرشەی ئێوەیە هەندێک هین هەیە کە دوای یاریەکە تووشی تەشەنجاتە بن ئەنی من چەند کەسێکم بینی وەکو خۆ کە باڵێن وەرشەکەی کە ڕۆژی دواتر یا قۆڵی شیاتەوە شوێنێکی ئێشیاتەوە ئەم بۆچی ئەگەڕێتەوە تا چەندێکم باڵێن تەشەنجاتە بەردەوامە تەشەنجاتە کە تۆ یاری دەکەی ئەو ماسوولکە نەجۆڵاوە تۆ ئەو شوێنە دەجۆڵێنی یاری پێدیایی لەسەرەکەی تەشەنجاتێکەکە ئەویش هیچ نییە باشە بێ
هیوای ئاڵا ڕۆژە دێوایی نایەتەوە ئەوە تەشنەرجان بەخوا نەخۆش کەوتم یا پێویستی یاریەکە کەمتر هەر پێویستی بەیارەکەی عین یاری لەسەرەکەی تو خۆی وردە باشە بێت بەدایمی کە یاریەکەی تەشەنجەکە نامێنێ یان بەڵێ 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 زۆر سپاس بۆ بەهێز جەمال ڕایەنەری وەرزشی لە جوانی سپاس بۆ زانارەکان